ڕەنگە هەندێک لە خەڵک نەزانێت کە ئەو راپۆرتێکی کرد یا بەرنامەیەکی کرد تەسویر و مۆنتاژی بەرنامە و راپۆرتەکانیشی خۆی بوو ئەرشیفێکی گەورەی هەبوو زۆر جار ینی کەناڵ پشتی بەرشیفەکەی ویشە بەست ینی خۆشەویستی زۆری بۆ ئیشەکانی هەبوو بەرنامەکانی بۆ راپۆرتەکانی ینی هیچ کاتێک لەو کەسانە نەبوو کە ئیش بەڕێ بکە ئێمە زۆر جار راپۆرت تایبەتەکانمان ئەدا بە ینی وریا بیکات ینی لەبەرەوەی سەلیقەیەکی زۆر جوانیە بۆ خۆشیمانۆک لەو ئیشە و حەقی تەواوی بە ئیشەکەیەدا تەلەفۆنێک هات یەکەم کەس لە تۆپ عەدلیەوە تەلەفۆن کراوە بۆ پەیامبەری خۆمان کارزان تاریق ڕووداوەکان پێوت بوو لەبەرەوەی ناسنامە و موبایل و شتەکانی پێ بوو ڕسمی خۆی لەسەر بوو یەکسەر ناسرا بوو ینی ئەویش بە ئێمە وت ینی ئێمە بۆ بەیانی زۆوەکە هاتینە دەرەوە ینی تا برادرامە ئاگادار کردووانە بەڕاستی ڕووداوەکەمە ناوە بی زۆر ناخۆش و بە تایبەتی کە ئینسان بەیانیان زوو خەبەرێکی وا ناخۆشەویستە ئیتر ینی شەوکەی گەورەیە راپۆرتەکانی هەمیشە ینی شوێنی خۆیە گرت و کاردانەی دروستە کرد ئەوە هەمیشە ینی لە زری مامێتەوە